ئەو کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامەکەی کە دەگەیشتە سەروەدەك 750 رادیۆ و تەلەڤیزیۆن و بڵاوکراوەی تایبەتی بڵاوکراوە ڕێکخراکان و حیزب ڕئیسەکە من هەستم بە بۆشایەکی کرد بریارمدا پێش کەی 21 گۆڤاری خانی دەربکەم دەکەی لەگەڵ جەمشیدی برام ئەو لە سوید دەکەی محاوەلەم کرد پارەی پەیدا بکەم ئەو جا دەست پێ بکەم ئیجازەکەم دەهینەوە کەس دەستی یارمەتیان بۆ درێژ نەکردم ماعەدا دەوڵەمەندە چێت دهۆک برادری جەمشیدی بوو پارەشی باشی تەرخان کرد لێمان وەرنەگوتم بابە جانباڵەکە ئەگەر پارە تەواو بکرد پەرشی 2 ساڵەشی ئەوجا ئەو سەری نەکرد دوای پاشی ئەوەی کە ئەمە لە سندیکا ڕۆژنامە نووسان بەشەر هاتم لەگەڵ نەقیب ڕۆژنامە نووسان ئەوان هەر حەزب بوو نەمیش تەنیا سەر بەخۆ بووم لە ماڵەوە دانیشتم بیرم کردە ئەو کاتەش باش بوو مەسەلەی یعنی چاپە منی ئەوانە برەوی هەمووان دەکەی دەمتانیشە چی بکەم ئەو بیرم لێ کردەوە گۆڤارێک دەربکەم بۆ ناوەکەی کوردستان سەدەی 21 ئەلێرە پرسیارەکرێ من بەلای منەوە لە سەدەی 19 و 20 هەمومان دۆڕاندووە کۆمەلگا تەپیوە کۆمەلگایەکی نوێ مۆدرێنەوە عەقڵ کراوەی دش بە وا بڵێن ڕێبازی شەریعەتگەری و خێڵەتی و حەزبایەتی و ماڵ و منداڵ و گەڕا کوێسە گەڕەشش دوو باش لە ماڵەکە دوو حەزبن حەزێبکە دوو دژمنن دەکەی بەڵکو ئەو بتانە بەڕێگە ئەوەندی بتوانم دەکەی بە پێی ئەزمموی خۆم بە پێی ئەو توانای خۆم بە پێی ئەوەی چۆن خەڵک پێشوازی لە گۆڤار دەکە تەڵەبەکەم تەقدیم کرد داواکارەکە کە کوردستان سەدەی 21 بەڵکو بتانین لە بە ڕێگە ئەو گۆڤارە ئەگەر خاڵێکی بتوچیش بیتن یعنی گۆڕانکارێک بکاتە ئەو بوو هەڵگۆرت جندیانی وتی بەرەبەری گەشتی ڕاگەاندن بوو وتی کاک دوور بکەی کەی 21 وتم معقولە هەڵامکان لەوێندا سڕیمەوە کرد بە بەیفە ئەوە بەنسبەت کەی 21 شەکە تا ئێستا کەی 21 ژمارەی دەچووە پاشی ئێستا ئابوونەکەی ڕاوەسە پاش و کۆچی دوایی ڕەماشاد مام جەلال کە حاتەمانە یارمەتیدام بەڵام ئێستا پرۆفسۆرێکی گەورە لە دەرەوەی هەولێرە لە شوێنێکە 8 دەمانگە ئیش دەکاتن دەکەی 21 تاکە گۆڤار سەری کوردستان 900 بابەتی مێژویی و کۆمەڵایەتی و ئینسانی بڵاوکردەوە تاکە گۆڤارە 700 بەڵگەنامەی بڵاوکرا تاکە گۆڤارە 3000 وێنەی دەگمەنی بڵاوکردەوە دەکەی شتێکی گەورە دەبێتین 1000 لا پەرزیاتر دەبێت 2025 هیوادارین چاپ بکرێت